سڵاو ئەزیزانم لە ڤیددیۆیەکی نوێ لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ ئەوەی باسی زانکۆی سۆرانتان بۆ بکەین کۆنمرەکانی بەشەکانی بە زانکۆڵاین بە پارالێل بە ئێواران بۆ گشتی و بۆ پارێزگا ڕوونکردنەوەی هەر بەشێک گەر پێویست بکە لە درێژەی ڤیددیۆکان لەگەڵمان بن. من سرود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەڕێوەبەراتی تۆماری گشتی ئەندامی لیژنەی ڕاوێژکاری فۆرمی زانکۆڵاین لە هەمان زانکۆ لە خزمەتتانین بۆ باسکردنی زانکۆی سۆران تا کۆتایی ڤیددیۆ بینەرمان بن بۆ ئەوی سوودی لێ ببینن. یەکەم کۆلێژ و یەکەم بەش لە زانکۆی سۆران بریتیە لە کۆلێژی ئەندازیاری یاخود فاکەڵتی ئەندازیاری بەشی ئەندازیاری شارستانی. زانکۆڵاینی پارێزگا 92.7 و گشتێکی 94.6 پارالێلی پارێزگا 89.467 و گشتێکی 92.267 ئەندازیاری کیمیا 86.887 زانکۆڵاینی پارێزگایە و 92.493 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 83.04 و گشتێکی بریتە لە 87.913 ئەندازیاری نەوت 89.4 زانکۆڵاینی پارێزگایە و 94.8 گشتێکەیەتی 87.247 پارالێلی پارێزگایە و 89.032 بریتە لە پارالێلی گشتی. دووەم کۆلێژ لە زانکۆی سۆران بریتە لە کۆلێژی زانست بەشی بایۆلۆجی زانکۆڵاینی پارێزگا 89.4 و گشتێکی 92.9 پارالێلی پارێزگا 86.3 و گشتێکی 87.7 کۆلێژی زانست بەشی کیمیا 85.923 زانکۆڵاینی پارێزگایە و 89.033 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 80.213 و گشتێکی 87.733 زانست کۆمپیوتەر 83.2 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 86.52 پارالێلی پارێزگا 78.567 و گشتێکی 82.167 کۆلێژی زانست بەشی جیولۆجی نەوت 71.7 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 81.908 پارالێلی پارێزگا 66.3 و گشتێکی 73.9 کۆلێژی زانست بەشی ماتماتیک زانکۆڵاینی پارێزگا 62.793 و گشتێکی 74.288 پارالێلی پارێزگا 59 گشتێکی 63.5 لایک کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن هەروەها لە ئینستاگرامیش فۆلۆمانکەن پرسیارەکانتان بنێرن ئێمەش لە خزمەتتانین بۆ ئەوەی ئێوەش بتوانن زۆرترین سوودی لێ ببین و هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە لە کەناڵەکەمان بۆی ئەوانیش سوودمەد من بە تایبەت ئەوانەی ئەمساڵ پۆلی 12 ئامادەین تاوەکو پێش ئەوەی بگەن بە تاقیکردنەوەکانی کۆتایی هەوڵدەن زیاتر خۆیان حازر بکەن و ئەو بەشانەی کە دڵخوازی خۆیانە زیاتر خۆیانی بۆ ماندوو بکەن ئەلبەتە ئەو کۆنمرانێکی ئێمە باسیەکەین با بڵێن ئەکاتە ساڵی پاری پۆلی 12 ئامادەی یاخۆت ئەو قوتابیانی ئەمساڵ لە پۆلی یا لە قۆناغی یەکی زانکۆ دەوامیان کرد ئەم کۆنمرانە بۆ ئەوانە ئێمە زۆرجە ئەڵێن کۆنمرەی ئەم ساڵ زۆر هاوڕێ و دۆست و خۆشەویست لەوانەیە کە لە کەناڵەکە لەگەڵمانان پرسیاری ئەواکەن قوتابیان بە هەڵەتی ئەگەن و ئەزانن بۆ ساڵی داهاتووە یان ئەو ساڵی کە ڕابردووە نەخێر ئێمە کە ئەڵێن ئەم ساڵی خوێندن واتە ئەم ساڵ کە ساڵی 2021-22 خوێندنە بۆ زانکۆکان ئەو کۆنمرانی کە وەرگیراوە بە ساڵی پاری قوتابیانی پۆلی 12 ئاماژەی پێ ئەکرێت باسەکرێت بەڵام بەنسبەت ئەوانەی لە مەرحەلەیەک دەوامیان کردو ئەکاتە ئەم ساڵی خوێندن بۆیە ئەو ڕوونکردنەوەش حەزەکەم بدەم زۆرجا پرسیارەکەن مەبەستان لە کۆنمرەی ئەم ساڵ چییە؟ کۆنمرەی ئەم ساڵ وەکو وتمان بەنسبەت ئەوانەی قۆناغی یەکن واتە ئەم ساڵ وەرگیراون ئێستا لە خوێندنەکەیان بەردەوامن بەڵام بەنسبەت ئەوانەی کە پۆلی 12 ئەکاتە ساڵی ڕابردوو واتە بۆ پۆلی 12 ساڵی خوێندنی 2020-2021 بوو
بەڵام وەکو خوێندنی کۆلێژ ئەم ساڵی خوێندنی 2021-22 واتە ساڵێکیان بینە ئەگەر بێت و بە ساڵێک بدەینەوە، بەڵام بەپێی پۆلی 6 و قۆناغی 1 جیاوازە. ساڵی داهاتوو کاتێک کە پۆلی 6 تەواوێکەن ئەوان ساڵی خوێندنی 2021-22یان تەواو کردووە، ئەوانەی کە ئێستا سەفی 6ن با بڵێن پۆلی 12 ئامادەی. بەڵام ئەوانەی کە لە قۆناغی 1 ئەچنە 2 ئەسنە ساڵی خوێندنێکی نوێەوە کە پێوترێت 2022-23. بۆیە حەزم کرد ئەو ڕوونکردنەوەی بدەم، وەکوتم پرسیارێکی زۆرمان لێ ئەکرێت کاتێ ئەڵین ئەم ساڵی خوێندن مەبەستمان لە قۆناغی 1 کۆلێژ و پەیمانگەکانە نەک پۆلی 6 ئاگادار بن. بۆ پۆلی 6 ئەکاتە ساڵی پار کە تەواویان کردووە و ئێستا لە کۆلێژەکان و پەیمانگەکان قۆناغی یەکەم بەردەوامن و ئینشاڵڵا تەواویەکەن. سێم کۆلێژ کە باسیەکەین لە زانکۆی سۆران بریتیە لە کۆلێژی پەروەردە سکوڵی بنەڕەتی. بەشی زمانی ئینگلیزی زانکۆڵاینی پارێزگا 77.3 و گشتێکی 82.634. پارالێلی پارێزگا 70.9 و گشتێکی 74.6. ئێوارانی پارێزگا 61.7 و گشتێکی 66. کۆلێژی پەروەردە سکوڵی بنەڕەتی بەشی زانستە گشتەکان 71.939 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 77.24. پارالێلی پارێزگا 65.577 و گشتێکی 70.36. بەشی زانستی کۆمەڵایەتیەکان 71 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 80.4. پارالێلی پارێزگا 64.7 و گشتێکی 68.5. ئێوارانی پارێزگا 58.6 و گشتێکی 64.4. بەشی زمانی کوردی 69.816 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 76. پارالێلی پارێزگا 63.412 و گشتێکی بریتە لە 67.875. ئێوارانی پارێزگا 58.4 و گشتێکی 62. بەشی ماتماتیک 64.403 و بۆ زانکۆڵاینی پارێزگا بۆ گشتێکی 69.1. پارالێلی پارێزگا 59.324 و گشتێکی 63.217. کۆلێژی یاسا و زانستە سیاسیەکان و بەڕێوەبردن سکوڵی یاسا و زانستە سیاسیەکان. بەشی یاسا زانکۆڵاین پارێزگا 81.4 و گشتێکەشی هەمان کۆنمرەیە. پارالێلی پارێزگا 77.1 و گشتێکی 84.002. یاسا و زانستە سیاسیەکان و بەڕێوەبردن سکوڵی یاسا و زانستە سیاسیەکان. بەشی پەیوەندی نێودەوڵەتیەکان واتە عیلاقات دووەلی 68.7 زانکۆڵاینی پارێزگایە و هەمان کۆنمرەش بۆ گشتەکەی. پارالێلی پارێزگا 62 و گشتێکەی 75.8. یاسا و زانستە سیاسیەکان و بەڕێوەبردن سکوڵی بەڕێوەبردن. بەشی بەڕێوەبردنی کار 66.8 بۆ زانکۆڵاینی پارێزگا و گشتیە و پارالێلی پارێزگاش 61.6 و گشتێکەی 64.8. کۆتابەش کە بریتیە لە بەشی ژمێریاری 62.4 بۆ زانکۆڵاینی پارێزگا و گشتی بە پارالێلی پارێزگاش 57.8 و گشتێکی 63.3. کۆتا کۆلێژمان لە زانکۆی سۆران بریتیە لە فاکەڵتی ئاداب. بەشی زمانی ئینگلیزی زانکۆڵاینی پارێزگا 82.1 و گشتێکی 92.758. پارالێلی پارێزگا 76.9 و گشتێکی 83. ئێوارانی پارێزگا 62.354 و گشتێکی 70.5. فاکەڵتی ئاداب زمانی عەرەبی 73.4 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 79.2. پارالێلی پارێزگا 68.5 و گشتێکی 71.9. بەشی مێژوو 71 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 77.3. 65.5 پارالێلی پارێزگایە و گشتێکی 67.8. فاکەڵتی ئاداب لە زانکۆی سۆران. بەشی جوغرافیا 7.4 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 77.6.
زانکۆڵای ببورن پارالێلی پارێزگا 63.973 و گشتێکەی 71.8 ئێوارانی پارێزگا 59.2 و گشتێکەی 62.9 زمانی کوردی 67.213 زانکۆڵایانی پارێزگایە و گشتێکەی 71.8 پارالێلی پارێزگا 62 و گشتێکەی 64.903 فاکەڵتی ئاداب بەشی دەروون ناسی 63.4 زانکۆڵایانی پارێزگایە و گشتێکەی 68.2 پارالێلی پارێزگا 58.8 و گشتێکەی 65.2 ئێوارانی پارێزگا 58 و گشتێکەی 61 فاکەڵتی ئاداب کۆمەڵناسی کە کۆتا بەشە لە فاکەڵتی ئاداب و لە زانکۆی سۆران بە گشتی 62.3 زانکۆڵایانی پارێزگایە و گشتێکەی 65.344 پارالێلی پارێزگا 57.4 و گشتێکەی 6.753 ئێوارانی پارێزگا 56.6 و گشتێکەی 58.911 خۆشەویستان و ئەزیزانی من ئەمە بریتی بوو لە هەموو بەشەکان لە زانکۆی سۆران بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران بە پارێزگا و بەگشتی بۆ ئێوەی خۆشەویست باسمان کرد تاوەکو بەرچاو ڕوون بن بۆ ئەوەی لە کاتی هەڵبژاردننی بەشەکان شارەزایی یەکتان هەبێ و بە نزیکەیی هیچ نەبێت کۆنمرەکان لە بەرچاوتان بێت ئەلبەتە ئێمە ناڵێین 100% ئەم کۆنمرانە لە ساڵی داهاتوەکو خۆی ئەمێنێت بەڵام بەرچاو ڕوونیەکە بۆ قوتابیانەی ئەیانەوەی بەشەکان بزانن و زانیاریان لەسەر هەبێ هیچ نەبێ لە نزیکی ئەوە کۆنمرەکانیان کۆبکەنەوە بۆ ئەوەی بتوانن ئەو بەشانێک کە خۆیان دڵیان پێخۆشە و ئاواتیانە پێ بگەن بە ئاسانی پێ بگەن لە کۆتاییە ئەڵێن لایک کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن لە ئینستاگرامیش فۆلۆمان بکەن پرسیار و هەر ڕوونکردنەوەیە کە پێویستان پێی هەیە بۆمان بنێرن تاوەکو ئێمەش لە خزمەتتان نابین وەڵامتان بدەینەوە بۆ ئەوەی بتوانین باشترین و بەسووترین خزمەت بە ئێوەی خۆشەویست بگەێنین هیوامان سەرکەوتنتانە لە ڤیدیۆکانی داهاتووەتان بینینەوە